ئالفرێد نۆبڵ ئەندازیار و داهێنەری کیمیایی سویدی لە ساڵی 1960 دا مادەی دینامیتی داهێنا کە لە هەڵکەندنی کانەکاندا بەکاردەهێنرا. دواتر بەهۆی ئەوەی ئەو مادەیە لە جەنگ و پێکدادانە سەربازیەکاندا بەکاردەهێنرا، هەستی بە ئازاری دەروون کرد و بەو هۆیەوە بەشێکی زۆر لە سامانەکەی کە بەو هۆیەوە کۆی کردبەوە بۆ بەخشین بە کەسانی داهێنەر تەرخان کرد و دواتریش خەڵاتەکە بە ناوی خۆیەوە ناونرا. ئالفرێد نۆبڵ لە ساڵی 1901 بڕیاریدا بەشێکی زۆر لە سامانەکەی لە بانکێکی سویدی دابنێت و ساڵانە قازانجەکەی بدرێتە داهێنەرانی بوارەکانی فیزیا، کیمیا، هونەر، ئەدەب و ئاشتی کە ئەمەی دواییان بۆتە جێی سەرسوڕمانی چاودێرانی بوارەکە کە چۆن ئالفرێد نۆبڵ بابەتی ئاشتی لەگەڵ ئەو بوارانەی دیکەدا بە هەند وەرگرتووە. لە تایبەتمەندیەکانی خەڵاتی نۆبڵ ئەوەیە سەرجەم پاڵێوراوانی خەڵاتەکە لەلایەن کەسانی ئاکادیمی و مامۆستای زانکۆ و توێژەرانی سویدی و وەرگرانی خەڵاتەکانی پێشووترەوە دیاری دەکرێن، جگە لە نۆبڵی ئاشتی کە لە ئۆسلۆی پایتەختی نەرویج دیاری دەکرێ. بۆ هەر کەسایەتیەکیش هەیە تا 3 جار خەڵاتی نۆبڵ وەربگرێ. هەروەها ئەگەر لە یەکێک لە بوارەکاندا هیچ کەسێک بابەتێکی پێشکەش نەکردبوو شیاوی وەرگرتنی خەڵاتەکە بێ، ئەوە ئەو خەڵاتە بە کەس نابەخشرێت. ئەو کەسانەی خەڵاتەکە وەردەگرن دەبنە خاوەنی بڕوانامەی ڕێزلێنانی دیبلۆمی نۆبڵ، مەدالیای نۆبڵ و 10 ملیۆن کرۆنی سویدی کە هاوتایە لەگەڵ زیاتر لە 1 ملیۆن دۆلاری ئەمریکی و ئەگەر براوەکان لە کەسێک زیاتر بوون ئەوە بەسەریاندا دابەش دەکرێ. بەر لە وەرگرتنی خەڵاتە داراییەکەش پێویستە ئەو کەسەی خەڵاتەکە وەردەگرێ وتارێک پێشکەش بکات. لە سەرانسەری جیهانەوە 343 کەس بۆ وەرگرتنی خەڵاتی نۆبڵی ئاشتی ئەم ساڵ پاڵێورا بوون کە لە 250 کەسی ئاسایی و 92 ڕێکخراو پێکاتبوون. لە ناوە دیارەکانی لیستەکەش هەریەکە لە پاپا فرانسیس پافای ڤاتیکان، مونا کوردی چالاکوانی فەڵەستینی، محەممەد کوردی نووسەر و شاعیری فەڵەستینی، ڕێکخراوی تەندروستی جیهانی، هاوپەیمانی ناتۆ، چێلسی مانینگ ژنە سەربازی ئەمریکی، جولیان ئاسانج خاوەنی پێگەی وێکلێکس، ئەدوارد سنۆدن سەربازی هەڵاتووی هەواڵگەری ئەمریکا، ئالێکسی ناڤالنی سەرکردەی ئۆپۆزیسیۆنی رووسیا و مەریەم مەهدی وەزیری پێشووی دەرەوەی سوودان بوون. لە ساڵانی ڕابردوودا هەریەکە لە جیمی کارتەر و باراک ئۆباما سەرۆکانی پێشووتری ئەمریکا و مەلالا یوسفزای چالاکوانی پاکستانی و یەکێتی ئەوروپا و کۆفی ئانان سکرتێری نەتەوە یەکگرتووەکان خەڵاتەکەیان وەرگرتووە. لێژنەی بەخشێنی خەڵاتی نۆبڵی ئاشتی لە ڕابردوودا چەندین جار ڕوبەڕووی رەخنە بۆتەوە بەهۆی بەخشینی خەڵاتەکە بە کەسانێک کە شایستەی نەبوون. لەوانەش جۆرج مارشال لە ساڵی 1953 کە ناوبرا و سەرکردەی هێزە سەربازیەکانی ئەمریکا بووە لە شەڕی نێوان ئەمریکا و فلیپین. باراک ئۆباما سەرۆکی تازە هەڵبژێردراوی پێشووتری ئەمریکا لە ساڵی 2009 کە تەنها چەند مانگێک بۆ ئەو پۆستەی وەرگرتە بوو. ئابی ئەحمەد سەرۆکوەزیرانی ئەسیوبیا کە دوای ساڵێک لە وەرگرتنی خەڵاتەکەەوە لەگەڵ هەرێمی تێگرای لە شەردایە. ئەمە جگە لەوەی هەریەکە لە ئەدۆڵف هیتلەر سەرۆکی ئەڵمانیای نازی و بینیتیۆ مۆسۆلۆنی لە ڕیزی ئەو کەسانەدا بوون کە بۆ وەرگرتنی خەڵاتەکە پاڵێوراو بوون. In a few clear words of the chief problem which interests